نەخۆشخانە هەم لە ماڵەوە ئەمە زۆر جار بە نەخۆشەکان دەرێت کە نەخۆشی شێرپەنجە تێ ئەس چارەسەریانە بەشی نەخۆشەکانی خۆمان نەکا لەبەرەوەی ئەوانش بەناهێنەرەوەی بەڵام خۆشبەختانە بەرەبەرە بەپێی بە شێوەیەکی گشتی خەڵکی کوردستان ئەمڕۆ لە ڕاوچێ و قەلەقی و ڕاڕەیەکی زۆردایە پەیمانگای رواندز بە ئەرچی ئەخلاقی و ئەکادمی خۆی زانێت بێت قسە لەسەر ئەو بابەتە بکات بەڵام ئەو لایەنەی کە خەڵک ئاراستە دەکات بە ڕووی گەشتبینی و خەندە بەرامبەر بە ژیانکردن چونکە پێمان وایە نەخۆشی شێرپەنجەش وەکو کۆی نەخۆشیەکانی تریشێکە لە نەخۆشیەکان و چارەسەری هەیە و شێرپەنجە کۆتایی ژیان نییە. بۆ نمونە لەگەر سێنتەری باڵێن نەخۆشخانەی نانەکە و سێنتەری ڕزگاری ئێمە ئێستا هەروەکو دکتۆر زەرجی باسی کرد سێنتەری چارەیە بە تایبەتی بۆ شێرپەنجەی بۆ ئەو کەسانەی کە تووشی شێرپەنجەش بوونەوە حتا ئەوانەی کە شێرپەنجەکەیان تەشەنەی کردووە باسی ئەوە کرد کە پێویستە نەخۆشەکە ورەی خۆی لەدەست نەداتن و چونکە خەمۆکی وا لە نەخۆشەکە دەکاتن کە تەشەنەی زیاتر بکاتن. ئەو سێنتەرانە هەیە چارەسەرکردنی نەخۆشەکان دەکە هەروەها بۆ ئەوە باڵێن ئەگەر بێت و زوودتر 6 مانگ جارێک ساڵێک جارێک یان هەروەها السلام عليكم. عليك السلام يا صاحبي كيف بەهار هایەمە ئەڕۆین بەو شاخانە بە دوای تنگراو بە دوای هازاو بە دوای ئیندار گونۆر پێگەی خەڵک بە زۆری ئەڕوا بە دوای گونۆر ڕائەگەڕێت و بۆ ڕۆن بەو شاخانی گوڵان و چەمەرگە و فەقێزنە و ئیمام قاور و مچەکوێر و دێوانە و تەکێ و سێوسێنان و هەمی ئەگەڕێن ئەو شوێنانە بە دوای هاز و تنگر و ئەوانە. وەرە بڕە نیوەی تر بێنە هێنە زەکەریا چی بێن حاجعلیمان دۆزانم دێت کنگرمان بۆیە هازی پەلکەمان بۆیە هازە ڕەشەمان بۆیە پیچکمان بۆیە مەنی مەنتیقەی خۆمانە مەنتیقەی خەراخە مەنتیقەی هەروەها بێتەوە پوڵنگەیە مەنتیقەی هەپساکانە ئەو بەرە ئەمانەمان بۆیە ڕێک نەقلەکەی ئینشەڵا بۆ هەولێر بۆ دۆک بۆ مووسڵ بۆ مەنتیقانەی ڕۆ. سیانزە کیلۆ مەریوان سیانزە کیلۆ ڕزگار. We are here touristically for 3 days and we find Rome beautiful. We are here for the 3rd time, but we haven't been there for a long time, maybe 15 years or more. So we enjoy the weather and the city, it's really beautiful. We can reach everything by foot. It's not so large like Paris, for example. Here you can reach everything walking. Its walking distance is very good, so we enjoy this very much. I'm from Germany. I'm here with my family and we're visiting Rome for the first time and I was really looking forward to it. It's really beautiful. The sun is out. It's history all over, you know, all the beautiful buildings and parks and it's music, lots of people. It's, I don't know, it's just the feeling of Italian life, you know. It's lots of people in the street. The food is really good. So we just had pizza.